هۆکاری سەرەکی چییە لە پشت بچووکبوونەوەی خێزان و کەمبوونەوەی ڕێژەی منداڵبوون لە کۆمەڵگەی ئەمڕۆدا؟ پرسیارێکی زۆر جوانە. کۆمەڵێک هۆکارمان هەیە کە ئێمە وەکو پزیشک ڕۆژانە ئەیبینین لە نەخۆشەکانمان لە نۆرینگە. ئەو هۆکارانەش بە شێوەیەکی گشتی ئەتوانن بڵێم یەکێک لەوانە هۆکاری بژێوی ژیانە، هۆکاری مادیە. چونکە زۆربەی کات ئەبینن هاوسەرەکڵێن دکتۆرە ئێمە هێشتا کرێچین، هێشتا ساری خۆمان نییە، توانای ئەومان نییە مناڵمان بێت، چۆن بەخێوی بکەیت. بەڕاستی ئەمە هەڵەیەکی زۆر زۆر گەورەیە، چونکە ئەتۆ ئەگەر بێت و بیر بکەیتەوە لەوەی لەوانەیە لە ماوەی 10 ساڵت پێ بچێتەوە تا ئەتوانی خانوویەکی خۆتت هەبێت. ماوەی ئەو 10 ساڵە تەمەن کاریگەریی زۆر زۆر دەکات لەسەر هێلکەی خانمەکە، لەسەر هێلکەدانی، لەسەر بۆریەکان، هەروەها لەسەر جۆر و ژمارەی تۆی هاوسەرەکەی. بۆی بەڕاستی ئێمە ئەوەمان بینیوە بەداخەوە کە چەندین جار نەخۆشمان بینیوە پاش تەمەنی ئەبینم پاش تەمەنی 40 ساڵی هاتوۆتەوە بۆ لای من کە حەزێکی زۆر زۆری هەیە بۆ دووگیانبوون، بەس کە ئەو کاتەش بۆ من وەکو پزیشک هەم وەکو چارەسەر زۆر زۆر زەحمەتە، هەم بۆ خانمەکەش زەحمەتە. بەڕاستی هەندێک هۆکاری ترمان هەیە لەوانە سەرقاڵبوونی خانمان، هەروەها هاوسەران بە شێوەیەکی گشتی بە کاری ڕۆژانەیان کە زۆربەی کاتەکان لە دەروەن و مەجای ئەویانیان کاتی ئەوانە بیر لەوە بکەنەوە لە پەروەردەکردنی مناڵ و دووگیانبوون. و هەروە هەندێک هۆکاری تریمان هەیە بەداخەوە کە ئەویش چاولێکەریە بەڕاستی کە ئەبینم خانمەکە زۆر جار ئەڵێ دکتۆرە دوو مناڵی هەیە دووگیان بۆ، ئەڵێ دکتۆرە من ئەو مناڵم نایە، من چی بکەم لەبەرەوەی دەوروبەرەکەم ئێستا هەمویان پێم ئەڵێن بۆچی مناڵت بوو، ئەو هەموو مناڵت بۆ چییە؟ بەس بەڕاستی یعنی مناڵبوون پێویست ناکە هاوسەران بۆ شێوەیە لێی بترسێن. مناڵبوون پرۆسەیەکی زۆر زۆر جوانە دووگیان بوون و خی گەورە بە ئادەمیزادی بەخشیوە کە خستنەوەی نوێیەکی نوێ بەڕاستی و گەشتبینێکی زۆر زۆر بەو خێزانە جوانە ئەبەخشێ. بەڵام هەند ئێمە ئەبینین کە چەند خێزان هەیە کە بێبەش بوون لەو خۆشیە. بەڕاستی خی گەورە ئینشاءالله مناڵ و خستنەوەی وەچەیەکی نوێ بە هەموو خێزانەکان ببەخشێ ئینشاءالله. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.